بەناوخوای گەورە بەندە خۆشیار ڕەحیمی مناڵ ئاوایی ژرێژەم دانیشتووی شار مەریوانم. عەلاقەی من هەر لە مناڵیەوە بوو وەڵا وەلێم پاتەوە جێکرد لە دیابووین بە ئەنجمەنەکە ناشناییم نەبوو هەروازم هەر لە ماڵە قەلەمزەل و مەرەکەب و شتم بوو وەلم بە سوورەت مقەدەماتی وچت بوو تا اینکە ساڵ ٩ هاتینە مەریوان ئاشنا بووم تەک ئەنجمەن خۆشنویسان مەریوانە. هەربازم هاتووچووی ئەنجمەن خۆشنویسان مەکرد نەگەین کە باتەوە جێوەگەیانە فرە لە مناحی جینێکینەوە عیلاقەمەندی خۆم فرە بوو یانێ ئەومە عیلاقەمەندیم بوو باوەڕکە بە مدە 2 ساڵ ممتازم تەواو کرد بە مدە 2 ساڵ ممتازم تەواو کرد ئیسە تەمارەوەمە کە 2 ساڵ بگوزارێت لە ممتازا فۆقە ممتاز چم فۆقە ممتاز خروج بم نەگەین کە ممتازم تەواو کردگا ئیسە هونەرجۆی فۆقە ممتازم. وەڵام من لە ئەنجمەن خۆشنویسانە ئوستاد یادگار خەیام کە ئیسە خۆی ڕئیس ئامۆزش ئەنجمەن خۆشنویسان کولێرانە بە مدەت 1 ساڵ بعدێجا و ئوستاد محەممەد بەهرامی واقعان زەحمەتێ فری کێشا بووم
وڵا مشەوەقم منەوەی کە ئین بێژم کاک عادڵ مرادی کە مناڵ ئاوایی خۆمانە مەعالێممان بوو واقعاً بەڕاستی فرەینی کرد یانێ من ئیسا ئۆلگو مشەوەقم کاک عادڵ مرادی بوو لە ئاوای ژرێژە باوەڕکە خۆشنویسی تەفرێحە بۆ من نەزانی چێژم لە هەر مۆقعدا خۆشحاڵم بازم بەچمە سەر خۆشنویسی غەمگین بمەچمە سەر خۆشنویسی باوەڕکە چونکە بەخاترێگە ئەغڵب تەنیا زندگیەکەم باوەڕکە شەو ڕۆژ وەختە سەعات 4 ساعت یان دا 4 ساعت ئەنووسم باوەڕکە یانێتی بێژم تەواو تەفرێح و سەرگەرمی هەرچیشت منە خۆشنویسیە کاتی نووسین قورئانەکە واقعانەوە کە ئەو ڕۆژە 6 ساعت دا 7 ساعت وەختم بۆ دانیە زانی چێژم واقعاً یانێ ئەوەی کە بێژم فشارم بۆ بێ فشاریان چنانیم بۆ نەهاو ئەوەی کە مەسا من بێم ئەو وەرەقەی کە 90 دەرەجە داینێم کە شەڕ ڕوو بەخۆم بێتێم 45 دەرەجە یەکەمەوە یانە من موج دەسم و ئەمووسەکانم کولەن سابت بوو نەزانی چێژمەشە باڵم جەرخێنم بۆی بەجێگە موج دەسم و ئەمووسەکانم جەرخێنم بۆ یەشە بێم باڵم جەرخێنم بۆی یاشە بێم ئارەنجم جەرخێنم بۆی مەسەن بۆ باکان بەجێگە بێم ئەمووسم بۆ مەوانەشە بێم کولەن شانم بۆ مەوە خاطرەوەی کە مەحدودیت دەسمەس زانی چێژم مەحدودیت دەسمەس کە جمگەکانم ئەوین یانە نەماگەسن سابت بووگە نەزانی چێژم سابت بووگەن یانە مۆچەکانم هیچ گوونە حرەکەتێکیان نییە مۆچ هەم دەسم هەم ئەمووسەکانم حتا ئارەنجی چم دەرگیر بووە شانێکم دەرگیر بووە من بە خەدنە سالیق کارەکەم وڵای بعدەوەی کە مەمتازم گەر ئەم ئینە دایە سەرم کە بتوانم قورئان بنووسم یانەوەتم بێم بە خەد ملی خەد نەستەعلیق کە خەد ملی ئێرانەوە لەم بازم هێشتا سەب نەبووە لە ئێرانە چون نەستەعلیق هێشتا سەب نووە لە ئێرانە درۆسە خەد ملیمان نەستەعلیقە وتم بێم ئەو کارە هینەکەم وڵای شرۆ کتابەت کول قورئانم کرد بە مودەت 18 مانگیش تەواوم کرد بە مودەت 18 مانگ ڕۆژێ 6 تا 7 ساعت فقط ئەم نووسی لە دوای قورئانەکە تەواو بوو ئەسڵەن بردم مەسەڵەن سەردان فەرمانداریمدا ئەسڵەن حەمایەتیان نەکرد ئەو شۆنگەلەی کە لازم بوو بردم ئەسڵەن حەمایەتیان نەکرد منیش بازم لە ماڵا دانیشتم بۆ خۆم وتم کە مەسەڵەن پەیگیری بازێ کار و مەسایلم نەکرد بۆ حەمایەت و بۆ سەحافی و بۆ جۆرە شتگەلە پێشمەوەی کە من یاندا قورئان بنووسم علاقەمەندی خۆم بە خۆشنویسی بووە زانی چێژم وتم بێم خەد نەستەعلیق بخەمە ناو خەد قورئانی کە بە خەد سلس و نسخ کە قبل نووسیاگە بێم خەد نەستەعلیقین کەم کە ئەوەڵین مەحلولێک مشایل لە جیهانە ئەم کارمە کردوێت ئەوڵین مەحلولمە چون واقعاً ئاگاییم نییە ئەو ئۆستادە گەورە گەلەی شایکن فرەکەم بە خەد نەستەعلیق ئەم کاریانە کردگە نە بە سوورەت کتابەت کولی بە سوورەت مەسەڵەن چەند جۆزئی چەند سوورەی هاتوونەوە کاریانە کردگە من هاتم خەد نەستەعلیق وتم علاقەمەندیەکم و بیخەمە ناو خەد بیخەمە ناوین قورئان کە خەد ملیە لە هەر کارێکە سەر نەک لە خۆشنویسیە باوەڕکە ئەوڵین مەرحەلە علاقەمەندیە کەسێک علاقەمەندی نەوێت تااقەتی نامێنی لەسەر کارەکە ئەو تەحەمڵ و تااقەتیە نامێنێ جێتێڵی ڕۆژێ زانی چێژم وەلەم کەسێکە علاقەمەندی بێ باوەڕکە ڕۆژ بە ڕۆژ پیشڕەفت دەکات من خۆ دەخۆم چون علاقەمەندیم بوو نەبوو ئەو کەسگەلەی کە مەسەڵەن ئاموزش منیانەدا نەبوو خۆم هیچ گونە فشارێ نەیە ئەوەی کە دانیشتم ڕۆژانە 2 ساعت 3 ساعت دانیشم ئەسڵەن هیچ گونە فشارێکم نایە فقط علاقەمەندی بە نەزەر من علاقەمەندی و ئەو ئەستعدادە و کارتە ببێت من حەزەکەم لە هەر زمینێکە ئەسە نەتەنیا لە زمینە خۆشنویسیاوانەی کە مەحلولیەتێکیانەز یا کەمەندامیەکیانەز یانە باوەڕکە لە هەر زمینێکە بچنەشان ئەو ئەستعداد و علاقەمەند خۆیانە مطمئن بە ڕۆژێگەیان پێ ئەسڵەن مەحدودیەت مەحلولیەت نییە مەحدودیەتە شاید مەحدودیەت هیچ نەیەت مطمئن بە مەحدودیەت هیچ پێش نایێت درۆستەژن مەحلولیەت مەحدودیەت نیست ناتەوانیست نە ناتەوانیە نە مەحدودیەتە باوەڕکە هیچ کامیان نییە ئێمە هاتکە مەسەڵەن شعارێکیان داگەیژن مەحلولیەت مەحدودیەتە ناتەوانی نیست وەلە منەژم مەحدودیەت هیچ نییە یەکێ سداقەتە مۆفەقی خۆم یەکێ خانەوادەمە یانە باوەڕکە خانەوادەم لە فرە زمینەکان و پشتمیان گرکە دەسمیان گرکە هۆشیان پێمەوە بووە بەڕاستی یەکێ سداقەتە یەکێکی سەبر و تااقەتم فرەس لە کارەکەەوە یانە سەبر و تااقەتم لە کارەکەەوە فرەفرە بووە لە جەشنوارەی نظام الملک گەڕوز بوو پارەکە لە سنەوە شرکەتم کردوان کارێکم چوە ناو جەشنوارەکان حەسەن باتەوە جەبەیە کە من ئەنجومەن خۆشنویسان کەس نازانێ من مەحلولیەتێکم هەست هەر بازم کارەکەم چووە ناو جەشنوارەکان
لە نمایشگای گروەکان مەریوانە شرکەتم کردگە و لەم باتەوە جبەوەی کە 1 ساڵ و نیمی خەری کتابەت قورئان بووم لە فرەچ دەستم کێشا مەسەڵەن نمایشگاکان جەشنوارەکان چون واقعاً زەمان نەبوو وەخت نەبوو کاینەکەم خستەمە لەم کتابەت قورئانە وەختەکەم دابم لە نمایشگای چرا گرویە بووم مەریوان 2-3 بار بووم لە جەشنوارەی کورسان نابووم نمایشگاکان کورسان نابووم وستانی فرە بووم هینی مەسخۆوانی چەوانە لۆح تەقدیرێ ئەوانە لۆح سپاسوانمە گشتە سەوانە وەڵا ئەوەی کە تەقدیر بێت تایسە کەسێک تەقدیری نەکردگە لە من یانە بێژن بەوێنە چون دووسەدان لە سازمان وەدارەکان گەڕیام ئەسڵە ناتن بە لۆح سپاسێ بەینێ یانە کارایژێ کارەکەی من یانین کرد و ڕێخنەیەک ئەگیریێت ڕێخنە چرا ئەگیریە هەرت زانی چێژم وەلم نەگەوانەی کە مەسەن ئەوانەی کە مەسەن زانایانز لەبار خۆش نوویسیەوە هاتکە مەسەن کارا بە سەلیقە و بەین خۆیات کە ڕێخنەی گرکە زانی چێژم خەتنە سەلیق چونکە بە شعر و شاعرەکانە فرە لەبار شعر و شاعریەوەی نیەز بۆ شعر بەکارە بێ واقعاً زەرافەتە جوانەدا بۆ خەتە زانی چێژم یانە علاوە بەرەوەی کە مەتنەکە جوانە زەرافەت خەتەکەی چون زەرافەتێکی هاتیە زەعف و قووەتی هاتیە زەریفیە هەناو خەتە واقعاً دوو بەرابەر زەریفی یانە هینەدا بۆ مەسەن بەو شعرەی ساسمان مەسەن شعرەکە دەرک ناکە وەلەن واقعاً بەخاترەوەی کە بە خەتنە سالیق نووسیاوە یانە بازم تەوەجۆی بیشترەکە بەو بەیتە شعرە یا بەو چەند مەسرع شعرە ئەوڵین سوورەی کە هەر لەبەرەوە کتابەت کول قورئانی چکەم ئەوە سوورەیە لە حەمد گربارێ بۆ نمایشگاکان هەمیشە کتابەت ئەوێت ئەغڵە بۆ سادەکانی جێنووسن ئەوڵەنەتر من هاتم کتابەتم کرد لە حەمدە و شتەوام کرد ئەوە نەبوو مەسەڵەن جابجایەکی تیاوێ مستەقیم شروعم کرد لە ئەوەڵەوە تا ئاخری وتم بتوانم یەک سەفحە نووسم نەتوانم گشتی بنووسم ئەوەی کە هاتم شروعم کرد واقعانەتر دەستم لێ نەکێشان حتا لە فرە لە مێمانیەکانیش گوزەریان لە فرە لە بەرنامەکان گوزەریام یعنی حتا مێمانی مەڵبران نەیە چوم تەنیا خۆمە دانیشتم بۆی فەقەت کتابەتمە کرد وەڵا ئەوەڵەن وتم حەمایەتێکم لێ بکردە دەزانی چێژم مەسەڵەن سەود بە ناومەوە چون واقعەنە وڵی معلولێکمان کارمە کردوێ ئێستا نەتەنیا معلولێکیش هەر ئینسانە سالمەکانیش بە خەتنە سالیقە و کارە ناکەن واقعا نایکەن بە سۆلزەیکەن بە نەسخەیکەن وەلم بە سۆلز نەیان کردگە وەلەم حەزەکەم حەمایەتێکم لێ بکردە کە بازم مەداوام بتوانم چنین کارێتر ئەنجام بم ئەم ساڵم کارگەلە ئەنجام بم و بازم بێم دووبارە نوویسیکەم و بە فۆنتێتر بە ڕەوشێتر واقعا حەمایەت ماڵی شەرتە بۆم مەزانی چێژم حەمایەت ماڵی یەکێکی سەبتیش بێت بەناومە هونەر خۆشنوویسی هونەرێکە فرە زەمانبەرە واقعا زەمانبەرە هەر کەسێکیش نییە مەسەڵەن فرە ئەنگوشتمارەگەن بە هونەر خۆشنوویسی واقعا حەمایەت کردیان سەر و سامان گیریان ئەلان مەسەڵەن من چەند ساڵی سە مەدرەک ممتازم کردگە نەوجی فۆقە ممتازم حتا بیمێکی چمیان ڕەت نەکردگە حتا بیمە هیچ گونە حەمایەتە نەکریاگەم واقعا حەمایەت کردە سە نە بەخاتر معلولیەتەکەەوە بەخاتر هونەرەکەەوە ئێستا من معلولیتەکەی چم چون باتەوە جێبەوەی کە نەخۆشیە صعب العلاج و لا علاجە ئەسڵەن بە سوورەت مەداوم نیازم بە مەراقبەت پزیشکی ئەز واقعانەشە حەمایەت کردیم دارو مەسرەفەکەم هەروە چەندین دانە تعویزم ئەنجام داگە یانە تعویز مەفاسڵم کردگەیە دوودانە لە گەنەکانم تعویز بوو گەنەشە زانوەکانیشم تعویز بن واقعا حەمایەت بکردە نەزانی چێژم واقعا حەمایەت کردە